دۆسیەی دادگایی هەوڵدان بۆ ڕفاندنی مامۆستا محەممەد فەتحوڵا گولەن. هەندێک چوون و نزیکەی 20 کۆمپانیای بەهێزیان بەکرێک گرتووە، پارێزەری بەهێزیان گرتووە هەتا ئەندامەکانی ئەم بزاوەی پێقۆڵبەست بکەن. مامۆستا محەممەد فەتحوڵا گولەن لە وتاری ئەم هەفتەیە بامتێلیدا سەبارەت بە دۆسیەی دادگاییکردنی ئەو گومان لێکراوانەی هەوڵی ڕفاندنیاندا بوو کە ئێستا لە دادگای ویلایەتی ڤێرجینیا بەڕێوە دەچێت چەند تێبینیەکی خستە ڕوو. لە دادگاییکردنی یەکەم گومان لێکراوی دۆسیەی هەوڵدان بۆ ڕفاندنی مامۆستا محەممەد فەتحوڵا گولەن ئەوە ئاشکرا بوو کە پارتی دەسەڵاتی تورکیا بە شێوەیەکی نائاساییکاری لۆبیچێتی لە ئەمریکا ئەنجام داوە و پیلانی بۆ ڕفاندنی مامۆستا داڕشتووە. لە ماوەی ڕابردوودا ئەوە ئاشکرا بوو کە مایکل فلینی ڕاوێژکاری پێشووی دۆناڵد ترامپی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ کاروباری ئاسایشینەتەوەیی بە شێوەیەکی نایاسایی بڕی 15 ملیۆن دۆلاری خراوەتە بەردەم هەتا لە ڕێگەیەوە پلانی ڕفاندنی مامۆستا فەتحوڵا گولەن لە شوێنی مانەوەی ئەنجام بدات. لە یەکەم دانیشتنی دادگاییەکەی ڤێرجینیادا بیژان ڕەفیقیان پیاویکاری ئەمریکی کە بەڕەگەز ئێرانیە وەک گومان لێکراوی یەکەمی دۆسیەکە تاوانبار کرا. ئەمەی خوارەوە تێبینیەکانی مامۆستایە لەسەر دۆسیەکە. Amerika'da şu anda mahkeme oluyor. ئێستا لە دنیادا مرۆڤێک نییە کە ئێوەی نەبیست بێت. بۆ نمونە ئێستا لە ئەمریکا دادگای یەک بەڕێوە دەچێت. هەندێک چوون و نزیکەی 20 کۆمپانیای بەهێزیان بەکرێ گرتووە، پارێزەری بەهێزیان گرتووە هەتا ئەندامەکانی ئەم بزاوەی پێقۆڵبەست بکەن. هەروەها هاوڕێیەکی ئێوە هەیە کە ناوی قیتمیرە، لە پێشەمویاندا دەیانەوێت ئەو قۆڵبەست بکەن. دەڵێن گەر ئەو قۆڵبەست بکرێت ئیدی ئێرە وەک کەنار و بەندەرێکی لێدێت کە مرۆڤەکانی لێوە بگوازنەوە بۆ تورکیا. دەڵێن ئیدی یەکە بە یەکە دەستگیریان دەکەین و دەیان بینەوە. ئیدی لە کونجی زیندانەکان دایان دەنین هەتا دەمرن. بۆ ئەم کارش 20 هەتا 30 پارێزەر دەگرن، کار لەگەڵ 20 هەتا 30 کۆمپانیا دەکەن، بەتەن پارە خەرج دەکەن. ئێستا میدیەکان تەنیا ناوی یەک دانەیان دەزانن، بەڵام داواکارە گشتیەکان ناوی هەمویان دەزانن. هەروەها 15 ملیۆن دۆلاریان داوە بە تەنیا یەک کەسیان، هەروەها دوو کەسیش لە ناوچەی کەپادۆکیا کە ئەم مامەڵە و تەکلیفانەیان خستوەتە بەردەم. کەسەکانی ئێرە ئێستا گەرناوەکانیان بڵێم دەبێت بە غەیبەت. دوو دانە وەزیر ئەوانەی تەماشا دەکەن و نابینن. ئێگەر بۆ تەنیا کەسێکم کارانە ئەنجام بدەن و کارەکەیان سەر بگرێت ئەوە ناتوانیت پێشبینی ئەوە بکەیت کە بۆ کەسەکانی ترچی ئەنجام دەدەن. لە بەرامبەر هەستێکی تۆڵەی لەم شێوەیەدا ئەڵڵا بە گەورەی خۆی ئێوە دەپارێزێت. هێشتا هەموو ڕۆژێک مرۆڤەکان دێن و پەنا دەبەنە بەر ئەوێ. ئەستەغفیرڵڵا، وشەی پەنابردن گونجاو نییە. باشترە بڵین بۆ ئەنجامدانی ئەرکەکانیان شوێنی خۆیان دەگۆڕن و هیجرەتی جەبری ئەنجام دەدەن. هیجرەتی جەبری و هیجرەتی اختیاری لە ڕووی باش و باشترەوە. ئەمیان هەندێک لایەنی لەو باشترە و ئەویش هەندێک لایەنی لەم باشترە. ئەوانەی دوێنێ بەویستی خۆیان هیجرەتیان کرد پاداشتی هیجرەتی اختیاریان دەستکەوت. ئەوانەی ئەم ڕۆژماڵ و مڵک و نیشتیمانی خۆیان بەجێهێشت بە شێوەیەک لە شێوەکان ئازاری ئەمە لە سینەیاندا هەیە، بەڵام دەڵێن قەیناکە. گرنگ ئەوەیە لە هەر چوار دەوری دنیا ڕۆحی ڕەوانی محەممەد شاباڵ بگرێت. ئیدی هەرچیەک دەبێت با ببێت.